ئەم کاتتان باش من کامەران حاج عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان. بابزانین کێشە و گرفتەکانی نێوان یەکێتی و پارتی کە دوو هێزی سەرەکی هەرێمی کوردستان و عێراقن سەبارەت بە چارەسەرکردنی کێشەی کەرکووک و ناوچە کوردستانیەکان. کێشە و ناکۆچی نێوان ئەو دوو حزبە لە کاتێکدا دروشمەکانی ئەوان تایبەت بە کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان بریتی بووە لەوەی کەرکووک قودسی کوردستانە، کەرکووک دڵی کوردستانە، کەرکووک قیبلەی کوردستانە. ئەی بۆچی تاوەکو ئێستا سەبارەت بە چارەسەرکردنی کەرکووک و کێشە و گرفتەکانی ناگەن بەڕێکەوتن؟ لەگەڵمان بن لەم بە دوواداچوونەدا هەوڵ دەدەین وەڵامی دروستمان دەست بکەوێت. حاليا حساب كيما هيج بدا سوانوية حاليا يا قشتي لبرا وش سلطة مانية ناتو ان قصية باش خراب كين ناتو ان حكم يبدين بدين فلان كستو لقر ظروف شوي حاليا هيج بدا سوانوية حاليا نبوني پێشمەرگە بۆم سەر شاری کەرکووک بەڕاستی زۆر ناخۆشە. پێشمەرگە نییە لە کەرکووکە ئەمان نییە، یعنی ئێمە ئێستا بۆ خۆمانەژین، خۆمان لەسەر مەسئولیات خۆمان ناتوانێتەوە بۆم شارە دانیشتوین. بەڕای من پارێزگارێدان لێ بێلایەن بێت، بەشکم تەجروبەیەکی باشتری هەبێت، دوور لە هەردوو حیزب بێلایەن بێ باشترە. وڵای وەزعی کەرکووک باش نییە، ئێستا باش نییە لەم دۆخەیە. ئەگە حیزبەکان هەموویان یەک بگرن شتێ باش بۆ شارەکە ئێمە، نەک پارتی لەلاو بێدەنگ بێ و هێشە دیرم ناوڕاتە پێشە و هەبێ هەموو حیزبەکان کۆک بن لە یەکە ناو یەکە. داوا ئەکەین پێشمەرگە بگرێتەوە ئەم شارە، ئەم حیزبانە یەک بگرن، بەڵکو کورد ئەم هەلە لە دەست نەدا. پارێزگارێکیش بێلایەن زۆر زەحمەتە، ئەگە بێلایەنش بێ ئەم حیزبانە قبول ناکەن، محافظە بێلایەن قبول ناکەن ئەم شارە. وانە هەر کێ بێلایەنە؟ وەڵای کەس بێلایەن نییە. والله وەزع کەرکووک هادئە، بەس کەس نازانێ مەسەلە چییە. بەبوونەوە لایەنەکان کەسی تەداخل ناکەن، نازانین. ئەگەر کشیان فرۆشتیانە با پێمان بڵێن ئێمەش بڕۆین عیلاجی خۆمان بکەین. ئەگەر هیچیانیش نەکردە بێن کاکەوە مەحافزە پارێزگایە دانشن و کشتیان با لێ بکۆڵنەوە پارێزگارێک کورد بۆ کەرکووک دابنن. ئەوە تا لە ئۆکتۆبەرەوە یەک پرۆژە نەکراوە بۆ کەرکووک. برای بەڕێزم وەزعی کەرکووک زۆر خراپە بەعام، حتا مەغریب حکومەتی تێیە شەوەرە لەگەڵمان بسۆڕێرەوە. ئەگە حکومەتی بینی حەقی گلەیتە لە مەغریبەوە لەوە تەسبیل خۆمانەکەن حتا بەینی ڕۆژە بێتەوە. وەزع دێنە گیانت بتبان بدرەفێنن تعداد لێ بکات، یەکێکە لێ یەزیە ڕەشەکە، یەکێکە لێ شۆرتە عێراقی، یەکێکە لێ بتگنە دوێن بۆ ناسرێ. ئەوەی خاستن کورد مرتاح نییە لە هەموو بوارێکەوە. 27 مانگ چوون بۆ چەمچەمەڵ بە سێ چارەک دەچوومە لە سێتەرەکە، بە سێ چارەک سێتەرەکەی چیمەن بە سێ چارەکەی شمەتەتێکی ئەوە سێرتەکە بڕۆ بۆ تەفتیشەکە بە کەیفی خۆی. عەقڵی بڕی کە لێ بڕۆ، عەقڵی بڕی نەکە لێ مەڕۆ. هەوڵەکانتان بۆ هەڵۆشانەوەی بڕیاری دادگا بە چێ گەیشت؟ دوایەوەی لە محکەمەی تحقیق دەرچوو کە من هیچ کێشەیەکم لەسەر نییە، تەمیز کرایەوە کە تەمیز کرا لایەنی ئەو خەڵکی کە ئەیانەوێ کەیسەکە قوڵکەنەوە کێشەکەوەکەن، ئەوانش تا ڕادێک نەیانتوانی دەستکاری ئەو کەیسە بکەن، وتیان هەموو شتەکان تەواو، بەڵام ڕێبوار تاڵەبانی خۆی بۆ نایەتە کەرکووک. ناتنە کەرکووک بە نسبەتی منەوە کەیسێکی سیاسی ئاعتراف نەکردنە بە شەرعیەتی بەو شەرعەتی کە لە وەزعایە هەیە کە نایاسایان دەستور، بەڵام بە نسبەتی قانون و یاساوە ئەلێ ڕاکردنە لە کێشە، معنای بە جەریمە دایانە، بە جنوح دایانات. بۆ ئەوان لە ڕوانگە قانونیەکەوە ئیشی لەسەر ئەەکەن، بەڵام بیر لە ڕوانگە سیاسیەکەەوە ناکەن. بۆ ئەم کەیسە کۆمەڵەتەن سیاسیە. بۆ ئێمەش لەو بابەتەوە دەنگی خۆم ئێستاکە گەیەنمە مەجلسی قەزای ئاعلا
کە ئەمەی کە ڕوئەدا لە کەرکووک فشارێکی سیاسیە لەسەر قازیەکانی کەرکووک بۆی چۆکیان پێدا بێنن بیکەنە ینی بەکلی ملی قانون لارۆکەن یاسا بە فشاری یاسا قانون بە ڕێگای خۆی لابەرن جا من ئێستاکە کەی دەکەی من ئەوەتانێکە بێ بزووترین کات مجلسی قەزای على تدخلکە و تحقیق لەم کەیسە بکە و لەگەڵ ئەوەشا جەنابی سەرۆک وەزیران و ئەو وەزیرەتانی کە پەیوەندن بەم قەزیە کەوایە تا ئێستاش هەر سووڕی لەسەرەوەی نەگەڕیتەوەکە من بەڵێ من لەبەرەوەی کە من سکاڵام لە دژی عبادی تۆمار کرد کە پێشێلکردنی مادەی نوێی دەستوری کردووە هێزی بەکارهێنا بۆ چارەسەرکردنی کێشە سیاسیەکان لە کەرکووک بەڵام بەداخەوە محکەمەی اتحادیش لەژێر ئەو فشارە سیاسیە قورسەی کە لە بەغایە هەیە ئەویش نەیتوانی بڕیاردا یعنی نەفی نەکردەوە بە سووتی ئەم کەیسە لای من علاج ناکردرێ ڕووکەن لە محکەمەیەکی تر بام کەیستان بۆ عیلاجکە مع العلم بەداخەوە لە سێ بەرگە یەکێکی خۆی لا بەد ئەسڵەن ینی تێپەڕ و بەسەری و قارەکەی نەدا بەوە بێت پرسیاری لێ بکرێتەوە محکەمەی داد لەلایەنی پەرلەمانی عراقی چون کاڵ بژێدراوە دوو کەیسەکەی تریش هەردووکی دەستوری و بەڵام براری لەسەر دەدا زۆر باش کاک ڕێبوار دیارە ئێستا هەم پێکاتەی عەرەب ئەوانەی کە ئەندامن لە ئەنجومەنی پارێزگا و هەم پێکاتەی توروکمانیش بەشێکیان کە نوێنەرن دیارە ئەوان دژی تۆ لەبەر ئەوەی کە تۆ پاڵپشتی لە بەرزکردنەوەی ئاڵای کوردستان کردووە بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە بۆچی دەبێ لە نێو لیستی برایەتی بە تایبەت ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سەربەیەکێتی دژی ڕێبوار تاڵەبانی بوەستنەوە وە کەسێک دیاری بکەن لە شوێنی ئەو لە داهاتوودا ببێت بە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای. جارە من گومانم هەیە هەموو یەکێتی وانە تەبانمە بەردەوامە لێن یەکێتی مێژوویەکی هەیە بێ کەس لە بیری نەچێکەوە مێژۆش لە پێناوی کوردستانە جەنابی سەرۆک مامجار بە ڕەحمەت بێ لە 76 لێ مافی چاری خۆنووسین و هەوڵ و خەبات و دەیان و هەزاران شەیدیدا بەڵام گروپێکن ئەو گروپی کە دەستیان بوو لە 16 ئۆکتۆبەر ئەمانە وەکو چۆن خیانەت لەگەڵ خوێنیان تێکەڵ بووە ینی کۆلەی بەرژەوەندی میلەتی کوردیان ناوێت ئەو ئەوەندە ئەوێت چی سفاداکە لە نەوتی کەرکووک چی سفاداکە لە ئەو فەوزایی کە پێواتە توجار الحرب بە زمانی عەرەبی حەز ئەکەن دایمە فەوزا هەبێ دایمە تەمومژی هەبێ بۆی بتوان لە ژێر ئەوە بەرژەوەندەکانی خۆیان جێبەجێکەن وەلو من قەت حەزم نەکردەوە بەردەوام کە وشەی خیانەت بەکاربێنم لەبەرەوەی کە نێرانی کورد لیان پێخۆش نەبێت دوانیان لەو کە شەش یەکێتین دوانیان بە تەنها چونەتەوە مەعادلەوە لە جاتی ئەوانی تریش تەوقیعیان کردووە تەمان خۆیان کەوانتر نین بۆ دژی منن لەبەرەوە دژی منن من مەشروعیەتم بەو خێئینیان نەدا بەو کەتنیان نەدا کە کردیانەکو قوبات تاڵەبانی لێ کەتنیان کردووە من مەشروعیەتم بەو کەتنە نەدا وەکو کۆسەتە لێ کاڵفا من شەرعیەتم بەو کاڵفامانە نەدا لەبەرەوە پیان ناخۆشە و ئەو انتقامێکە لە منیە سەر وەستاکە حالیان زۆر باش بەڵام ئەوان دەڵێن ئێستا ڕەوشێک دروست بوون لە کەرکووک دەبێ ئێمە چارەسەری بکەین ئەوە طبعاان ئەگەر لە ڕووی دڵسۆزی و خەمخۆری بێ یەکریزی ملەتی کورد من لە 16 ئۆکتۆبەر داوام کردەوە تومە بە یەک دەنگ نێرین ئەم مەزعات چاکی کەینەوە ئاسایی کەینەوە دەستوری کەین و یاسایی کەینەوە بەڵام بە شێوازە سیاسی و یاسایی و دەستوریەکان نەوەکم بە ئەوەی کە نیشتیمان بفرۆشم لە پێناوی ئەوەی کە من ئیلا ئەمەوێ پارێزگارێکدا بدەنبیان ئیلا ئەمەوێ ئەو قسەی ئەو ئیشی کە من کردمە خەڵکی کوردستان دانی پێ بنێ ئەوە خەڵەیە ئەمە قەت بە هەڵە نالین ڕاستە جا لەبەرەوە ئەم هەنگاوانە هەنگاوێک و ئازانم لە سوودی یەکێتی نیشتیمانی خۆشی نێوێ بە زووترین کات دەستی ئەو کەسانە بگرێت کە یەکێتی بەرەو هەڵدێرە بن باشە پێشتر کێشەی کەرکووک لە نێوان کورد و بەغزا بوو بەڵام ئێستا ئەوەی دەبیندرێت لە نێوان کورد خۆیەتی بە تایبەت لە نێو لیستی برایەتی کەرکووک یعنی گۆڕانی ئەو معادلە سیاسی بۆچی دەگەڕێنیتەوە ئێمە لیستی برایەتی بۆی هەموو هاوڵاتیەک بزانین 26 کەسی 26 کەسە 6 کەس یەکێتیە 20 یەکێتی نییە یعنی ئەمە لیستی برایەتی قەراری وای نەداوە ئەمە سێ سەرکردەی هەیە وەکو دەستی کارگێری منم و لەگەڵ جەنابی مامۆستا محەممەد کەماڵە لە لیستی لە حزبی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ کاک ئەحمەد عەسکەری ئێمە دوانمان ڕازینین کە نوێنەراتی 20 کاکەین 6 کەسن ئەم لەو 6 کەسەش دەتوانین بڵێن یەکێتی بەتەنیایە و دوو کەس لە ناو یەکێتی کە یەکێتی وەکوتمان دوو جەناحەیەکێتی باڵێکی کوردستانین و حەزەکەن کێشەکان چارەسەر بکردێت و بە شێوازێکی نیشتیمانی بەڵام ئەوانەی کە بەرژەوەندی شخصی خۆیانەیە بەدوای نەوت و پارە و تەماحی خۆیان کەوتون ئەوانە حەزەکەن هەروە ئەمە تۆمەتە یان بەڕاست بە فعلی لە پێناو ئامانجی نەوت و بەدەستهێنانی پارەیە و جۆرە سیاسی وازەحە دوای 16 ئۆکتۆبەر ئێستاکە فەوزایەکەیە لە دزینی نەوت
جاران لەوانەیە مافیە گەورەکان دەستکاریان نەکرد لە نەوت ئێستاکە و مافیان نەماون سەر کۆمەڵێ خەڵکی ئەملا ئەولا حتا سۆندە لە بۆ ڕێدەن وا فەوزە درو بە تەنسیق تەمان لەگەڵ ئەو هێزانەی کاتونتە ناو کەرکووک و پشتیان نەگرن من شتیوان بۆ دێ کە باندێک هەن پێکاتۆ لە حەشتی شعبی لە هەنێ لە کورد ئەوانەی کە بەشێک بنە لە ئامەرەی 16 ئۆکتۆبەر نەوت تهریبەکەن باش ئێستا ئەمە هەندێک نووسرا و دەبینین تاوکو ئێستاش تۆ ئیمزا دەکەی لەسەر مامەڵەکان کە لە کەرکووکەوە دێت بۆ بەڵێ تەوان چووکە تاکۆم ئەو بڕیاری کە لە بابلین کە محکەمەی جنح دەرچووە هەتا قەتعیەت وەرنەگرێت بڕیاری ناتوان سەحبیەت لە من بکەن و تەوقیع من نەڕات و هەچ کەسێکیش هەر مۆزەفێکیش و هەر دام و دەستگایەک پێچوانی ئەوە بکە من تووشی سزای ئەویان نەکەم پێوتێت قانون انضباط موظفي الدولة يعني كمواطن هاولاتيك ديت معاملية كي بسروك ينجمن توقيعك أجر بيشارنو أو كات أو موظفات ديت محكمة. لو ما ويدا هيج بيوندك لقل سروك بارزاني هبو سبارة بام كيسان. وجنابي سروك براسي رولك جوري مجوي بينوا حقيقة للريفراندوم وتاكم استاكا كفعلا أو كأوتي أو نيارة كان بنيو دولتي هريميو ناو عراق قسەکەیان نەچوێ سەر فعلا ئەو کەسانەش نەمان و ڕێفراندۆم دەوری خۆی بینی و پشتگیریکردنی ئەو بۆ ڕێبار تاڵەبانی پشت دڵسۆزیەتی بۆ کوردستانێتی کەرکووک و سوپاسێک تەبعا لێرەشەوە حەزەکەم سوپاسی کاک حەمی حاجی مەحموودیش کەم کابرایەکی جوامێری هەڵوێست بەرز کە کوڕەکەی خۆی کرد بە قوربانی بۆ کەرکووک ئەوە گەورەترین قیمەتی خۆشەویستی بە کەرکووک لەگەڵەوەش هەڵوێستە جوامێرەکە یەکگرتووی ئیسلامی کوردستان کە بە حقیقەتەن ئێستاکە ڕۆڵێکی زۆر گەورە بینن بۆی کە ئەم کەیسە لە شخصی و بچێتە کەیسێکی کوردستانی. یەکێک لە دروشمە هەرە گرنگەکانی یەکێتی مافی چارەخۆ نووسینە بەڵام ئێستا یەکێتی لەگەڵ پارتی ڕێکناکەوێت سەبارەت بە دیاریکردنی چارەنووسی کەرکووک کە مامجەلال ناوی لێنام و قودسی کوردستان دیارپرسی کەرکووک بۆتە جێگەی زۆر گفتوگۆ لایەنە سیاسەکان ناوخۆ دەرەوە پێچەوانەی پرسیارەکەی تۆ ڕاستکەمەوانی نەکێکی تێرەک ناکەی پارتی بۆ ڕێک ناکەم پرسیارە پارتی کۆمەڵێک بیان و دەدۆزێتەوە کە کەرکووک داگیر کراوە ئەی تۆ لە بەغدا چی دەکەی کەرکووک داگیر کراوە تۆ چ لە مووسڵ چی ئەەکەی ئەی جێگرمە حافز لە مووسڵ نییە ئەی محەممەد خەلیل بە زۆری زۆردا توێ دە بچی بیکەیتە قایمقامی شنگال ناتوانانی داینی ئەی بۆ ئەوی داگیر کراو نییە خۆ هەر سوپای عراقی لەیە هەر حەشتی شعبی لەیە کەرکووکی بە هەمان شووە بۆ ئەم پێم وایە ئەمە ڕووبیانی زۆر بێمانە پارتی پێم وایە نێ تۆ شنگال داگیرکراونی هەسە معلومە ئەدی کەواتە بۆ محەممەد خەلیل شەڕی دەکە بۆ بیکاتەوە قایمقام بۆ ئەنجومەنی پارێزگای مووسڵ دەگەڕێتەوە مووسڵ و کە ئەمیش لە کۆینەوە قەدا شەشی مادەی مەشمول بە مادەی 140 کە هەمووش منطقەی کوردستانیان شەوە شێخانە ئەو شنگال ئەو ترکێ بەو باشقا تا دەگاتە قەرەقوش و ئەو مەخمور گوێر و کێشەیەک نییە بەڵام کەرکووک ئەمە کارێکە بەڕاستی بانێک و دوو هەوایە ئەوان دەڵێن لە کەرکووک ینی عسکەرتاریەت حکومڕانی دەکات ئێمە ینی قبول ناکرێ ئاڵی کوردستان بەرز بکرێت زۆر ڕاستەکە ئەی لە مووسڵ بۆ ئەی لە شنگال بۆ تو داوا دەکەی لێ داوا ناکەی بارگەی پارتی لە مووسڵ هەیە ئەیچون تا ئێستا بارگەی پارتی نییە لە مووسڵ برای بەڕێز ئەمەی کە پارتی لە مووسڵ دەیکە و لە شنگال دەیکە لە ئەو ناوچانەی باڵێن پارێزگای یان لە بە مەخمور گوێرشتەوە قایمقامی مەخمور لەکوێیە چێە پارتی نییە لەکوێ داوام دەکە بۆ گەڕاوەتەوە پارتی قبولی نییە دێ لە هەولێر دادنیشێ بەڵام هەموو ئەوانەی کە لەگەر پارتی پرۆژەی چارەسەرتان چێ ئێوە لەگەڵ بەرەی کۆ دەبنەوە لەگەڵ عەرەبەکان کۆ دەبنەوە هەموو نوێنەرانی کورد لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە بەرەیەکن نەوانە وە تەنیا یەکێتی نیشتمانی کوردستان نەمن بۆ ڕاستکەم لە کوردیش واژۆی کردووە لە عەرەبیش واژۆی کردووە ئێستا بۆ نمونە ئەکتیڤکردنەوەی ئەنجومەنی لە تورکمانەکانیش ئەمە لایەک باشە کوردەکان باشە بۆ دڕۆنکەمەوە مەسلەی هاتنی پارتی کە لێرە دەڵێ من لە کەرکووک داگیر کراوە باشە ئەوانەی کە لەگەی دانیشتووە ماڵوێن کاری ڕۆژانی سیاسی خۆیان دەکەن و تورکمانەکان چاوانێک مەسەل تەنیان یەکگرتووە هاتیە ینی بەلای ئەوە کەرکووک داگیر نەکراوە ئەمە کاکەداین چۆنە ینی مەسلەی داگیرکردن باشەکە تۆ داگیر کرابێ باوەڕ بە داگیرکردن لەو ئەی بۆ لە بەغدای
ئەچیەکە لە بەغدا بۆ شەڕ پۆچ سەر کۆمار پێت وایە وەزیرەکان بەغدا و بۆی کەرکووک وەکو پارتی قسە لەگە دەکەم پێت وایە کە پارتی بۆ ئەوە پێت دەکەن وایە لە بەغدا کەرکووک لەگەڵ بەغدا بۆ کورد هەمان گرنگی و بایەخی هەیە بەکیت تۆ کێشەکانی تۆ لە بەغدایە چارەسەری کێشەکانی هەرێمی کوردستان لە بەغدایە و هەرێمی کوردستان بە پێی دەستوری عراق بەشێکە لە کوردستان بەڵام تاوکو بە چارەسەری ئابووری و من دەمێک ئەو قسەیە دەڵێم ببوورە کاکەرێم هەموو کورد کەرکووک بە خاچ کوردستان دەزانێت تۆ کاکەمە دەڵێت تۆ بەغدا و ئەمە دەڵێن بەغدا ئێستا شاری کەرکووک لە بەغدا و ئیدارەی دەدرێت بۆ چارەسەرکردنی کەرکووک بە تەنیا ناتوانێت لە ناو کەرکووک چارەسەری کێشەکان بکەیت دەبێت لە بەغداوە کە شوێنی مرکزی بڕیارە شوێنی سەقی بڕیاری سیاسیە لە بەغداوە چارەسەری ناوتە شێشە لەسەرەکان گەڕان و هێزی پێشمەرگە چ بۆ کەرکووک چ بۆ شنگال چ بۆ مەخمود دەبێت لە بەغداوە ئەم بڕیارە سیاسی پێمان وایە یاننا کاکە زین چۆنە من دیسان دەڵێمەوە سوپای عراق گەڕاوەتە وێندرێ تۆ سوپای عراق بەداژیکە دەزانێت لە شوێنێکدا کە ڕێگری بکرێت لە بەرزکردنەوەی ئاڵی کوردستان تۆ بەداژی کراوی زین چۆنە نەچێتە خاڵێک بۆی ئیبرازیکەی بە شێوازێک کە بۆ شکان و بۆ ئەمە داژی دەبن بۆی بۆ باتکەم کەرکووک لە حاڵەتێکی نەئاساییە کەرکوو ئەو کاتانی کە وەفدی بەغدا دەهاتن لەگەر هەرێمی کوردستان لەگەر قیادەی سیاسی لەگەر یەکێتی لەگەر پارتی لەگەر لایەنە سیاسیەکان دادەنیشتن بۆ ڕێککەوتن ئێمە بە هەندمان نەزانی کاتێک کە دەیانوت ئێمە رازین تەنانەت بوو دوو شوێن تەنانەت لە مەتار و لە کەیوان بەڵام رازی نەبوون کاتێک دەیانوت ئێوە تەنیا هێزەکانی سەرکۆماریش بابێن لە شوێنانە بن پێڕازی نەبوون کەرکووک دەرەنجامی 16 ئۆکتۆبەر و کەرکووک و ئەو هێزێکە تۆ باداژیکەری دەزانی دەرەنجامی ڕفراندۆمەکە بوو بەڵام یەکێتی لەگەڵ ڕفراندۆم نەبوو نەخێر ینی ئێوە دەنگتان پێوە نەدا من بەش بەعاری خۆم من بخۆم دەنگم پێداوە لەگەڵیش بوو بەڵام کاتێک کە کۆبنەوەی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کرا کاتێک کە فشاری هەرێمایەتی و نێودەوڵەتی و ئەتەرناتی لەبەر ئەمە لە بڕی ئەوەی کە نامەکەی تەلەڤیزیۆن کە منشتی گرنگ بوون بۆ کورد لە باتی ڕفراندۆم قبولی کە بۆ ساڵێک تەعجیلیکە کە قبول نەکرا ئەمە کارێکی خراپ بوو دووەم کاتێک کە تۆ باسی هەموو ئەوانە دەکەی هەموو ڕەفز کردەوە کاتێک کە ئەنجومەنی مەڵبەندی کەرکووک و سەرکردایەتی ئەنجومەنی سەرکردایەتیەتی بڕیاری دەکا لایەنی کەم لە کەرکووک نەکرێت دیسان پێداگری لەسەر ئێرە دەبێت لە کەرکووک بکرێت کە پێیان گوتی خۆ دەرەنجامی ڕابردووە ئەمە کە ئێستا لە دەرەنجامی هەڵەکانی ڕابردووە باوەقی ئێستا ڕازینەوە بەچ ڕازی باوەقی رازینین بەوەی کە ئێستا تعریب دەکرێت بەڵام تۆ لە تەلەڤیزیۆنەکەی تۆ باسی تعریب دەکرێت تعریب چۆنە ئیدە تۆ وەرفەرموو با پارتی ئەنجومەنی پارتی بگەڕێتەوە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بگەڕێنە بۆی تعریب ڕێگری لێ بکەین بە چۆن دەنجی بۆ پارێزگارێکی کورد بدەیت ینی پێ دوایە گەڕانەوەی بارەگاکانی حەزبی چارەسەر دەبێت بەوە یان گەڕانەوەی پێشمەرگە ئەولەویێت تۆ پرسیام دەکەی دانانی پارێزگارێک کە دەکەم بەرپرسی یەکە ئیداریەکانی ئەم شارە کە دەکات مەسئولی لێژنەی ئەمنی کە دەکات مەسئولێکە هەموو ئیداریەکان ئەمە دەسەڵاتێکی کەم نییە پارتی چی بکە ئێستا پارتی بچێت لەگەری نیشتمانەکان ڕێکەوێ ئەنجومەنەکەی بچێت لەسەر ئەو ئاساسی یەکێتی نیشتیمانی کوردستان حەق خۆیەتی پارێزگاری کەرکووک بە یەکێتی دابنێ و 6 کورسی هەیە و چۆن تۆ پارتی حەقێتی لە دهۆک پارێزگاری خۆی بێ کە زۆرینەی هێناوە لە هەولێردانی مش حەق خۆمانە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک دایبنێ تعریب بەردەوامە ڕەشکردنەوەی سیمای کورد لە سنووری پارێزگای کەرکووک تاوەکو ئێستاش درێژەی هەیە کەچی یەکێتی و پارتی دوو هێزی سەرەکی کوردن لەسەر چارەسەرکردنی کێشەکانی نێوانیان ڕێک ناکەون بۆچی گرنگە یەک برادرانی یەکێتی بۆ خۆیان کۆمەڵی خەڵکیان بە کاڵفام و بە خاین و بە لادەر لە باسکرد لە ڕاگەیاندنەکانی خۆیاندا تا ئێسش ئەو برادرانە هەر بەردەوامن و دەسەڵاتیان هەیە گرنگە یەکێتی بۆ ئەوەی کەوا خۆی دەرباس بکات لەو کێشەیە و لەو گرفتەی کە باز دەکرێت کە ئەمانە کەرکووکیان فرۆشتووە و ناوچەکانی دەرەوەیان فرۆشتووە هەرێمی کوردستانیان فرۆشتووە بۆ ئەوەی کەوا ئەم کێشە لەسەر خۆیاندا بن پێویستە ئیجراعاتیان لەگەڵا بکەن بەڵام ئێستا هەوڵ دەدەن کە چارەسەرێک بۆ ئەو بدۆزنەوە چارەسەرەکەش بەوەیە کە پارتی ناچێتە ژێرباری ئەو خیانەت و ئەو غەدرەیکە لە کەرکووک و ناوچەکانی ترکراوە بە شێوەیەکی کە دەبێت چارەسەر بکرێت بۆ ئەوەی کە پارتی زۆر جار پارتی لە پێناو یەک دەنگی کورد و یەک ریزی کووردا لە حەقی خۆی خۆش بووە بۆ ئەوەی کەوا چارەسەری کێشەکانی ناو ریزەکانی کوردستان حزبەکانی کوردستان بکە
پێتان وانییە بەرژەوەندی پاراستنی کوردان لە کەرکووک ئەولەویەت بێت نەوەک شەڕکردن لەگەڵ گروپی 16 ئۆکتۆبر پێویستە ئەو ڕاستیە خەڵکی کەرکووک بیزانن و دەیشی زانێ چونکە پارتی لە شۆڕشی ئەیلولدا بارزانی گیانی خۆی و حیزبەکەی و شۆڕشەکەی کردە قوربانی کەرکووک بۆ ئەوەی کە کەرکووکیش تەنانەت دابەش نەکرێ نەک هەرواز لە کەرکووک بێت بکرێ بە دوو بەشەوە گونەڵێ ئاوی خاسا کەرکووک دابش بکە ئەو کاتە بەشەکەی ڕۆژهڵاتی بۆ کورد بێ بەشەکەی ڕۆژ ئاوا باشوورەکەشی بۆ حکوومەتی عراقی بێ پارتی بەمە ڕازی نەبوو ئەو کاتە ڕازی نەبوو تەسکەی داوە لە پێناو کەرکووکدا ئێستاش ڕازی نابێ ئێستاش لەسەر بستێخاکی کوردستان ڕازی نابێ و مساومەی لەسەر ناکە بۆیە ئێمە بە هەموو شێوەیەک دیفاع لە کەرکووک دەکەین و کەرکووکیش بەی خۆمان دەزانین و بە کەرکووکیش بە خاکی کوردستان دەزانین خوێمان داوە لە پێناویدا و خوێنی لە پێناویدا باش بەڵام کێشەکە لێرەدا چییە؟ کێشەکە پێشتر ینی کورد لەگەڵ بەغدا گفتوگۆی دەکرد ئێستا خەریکە لە نێو ماڵی کورد کێشە هەیە پێتانوانیە ئەمە لە کۆتاییدا زیان بە پێگەی کورد لە کەرکووک هەڵە بە هەڵە چارەسەر ناکرێت پێویستە ئێسش کورد لەگەڵ بەغدا گفتوگۆ بکە بۆ ئەوەی سیمای سەربازی لەسەر کەرکووک لابرێ بۆ ئەوەی ئەو هێزە حەشدی شعبی و هێزانەی کە میلیشیانە کە لەوێن و چەند فرقەیەک لە کەرکوودان بۆن لە ئەو فرقانە بۆ لە بەغدا نەبن بۆ لە ڕوومادی نەبن بۆ لە مووسڵ نەبن بۆ لە تکرید نەبن بۆ لە دیالە نەبن بۆ لە بەسرا نەبن بۆ لە شوێنەکانی کە بن بەڵام بۆ لە کەرکووک بەڵام خۆ بەغدا ناڵێ ئێمە قسە ناکەین بەغدا دەڵێ ناوماڵی خۆتان یەخەن یەکڕابن ئینچەوەرە لەگەڵ ئێمە گفتوگۆ بکەین یەکێتیش پێویستە بێتە سەر ڕێگا کە جاری کە هەڵەیەکی کە بە هەڵە بە هەڵە چارەسەر نەکەین یەکێتیش بابێت لەگەڵ ئێمە گفتوگۆ بکە ئێمە دەڵێن بێلایەنمان تاقی کردەوە یەکێتیشمان تاقی کردەوە ئێمە لەگەڵ ئەوەداین دکتۆر نەجمەدینش ئێستا بگرێتەوە کەرکووک پارێزگار بێت پارێزگارێکە و تا ئێستا شەرعێتی هەیە تا ئێستا ئەبێ ئەنجومەنی پارێزگای کەرکووک قەرار لەسەر پارێزگاری کەرکووکدا ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش تا ئێستا ئیقالەی نابن لەسەر کاندیدێکی یەکێتی کە یەکێتی دەڵێ زۆری نەی ئێمە پی ڕازی نابین لەبەر ئەوەی کە یەکێتی خیانەتی لە کەرکووک کورد لە خەڵکی کەرکووکیان و کوردستانیەکان کردووە خوێن ڕژاوە لە کەرکووکدا پێشمەرگە شەهید بووە بینیمان پێشمەرەکانی یەکێتی خۆیان چۆن دەگریان کە کەرکووکیان پێێت ئاڵای کوردستان پێش خراوەتە دەڵێ داگیراوە و هێنراوەتە خوارەوە بۆیە پێویستە یەکێتی باژی ئەو وەزعش بدات بەڵام ئەو هەڵوێستەی ئێوە وا ناکات یەکێتی ناچار بکات لەگەڵ عەرەب و تورکمان لە کەرکووک ڕێکەوتن بکات ئەو هەردەیکا ئێمە ناچاری ناکەین ئەو هەردەیکات چوە پێشتریش کردی ئێمە ناچارمان نەکرد کەرکووک هی ئەوان بوو کەرکووک هەموو شتێک ئەوان بوون هەموو دەسەڵاتی یەکێتی بوو پارێزگاری خۆیان بوو دیشۆتە خۆیان بۆ ئاسایشی خۆیان هەموو شتێکیان کردووە دەیان پۆستی ئێمە پرسیار بکەن لە دکتۆر نەجمەدین لێرەیە لە هەولێر دادەنیشی ئێستا بڕۆن بڵێن دکتۆر نەجمەدین تا تۆ پارێزگاری کەرکووک بوویت چەند پۆستت لە پارتی وەرگرتەوە یەکێتی داناوە لە بەغداوە هەر یەکیان لە بەغدا ڕۆژ لە بەغدا بڕیارێکی لە تووشە لای سەرۆکۆمار لە سەرۆکۆمارە بۆ لای وەزیرەکە بڕیاری دەدا بەڕێوەبەری ئەو فڵان شوێنی لە کەرکووک سەر بە وەزارەتەکە خۆی یەکێتی دادەنا و پارتیکی دەدا یعنی ئەمە واقعە ئەمە شتێک نییە کە ئێمە ئێستا بیڵێنەوە خەڵکی کەرکووکیەکانیش خۆیان چاک ئەم واقعە دەزانن باشە ئێوە بەبێ ئەو گروپەی کە دەڵێن گروپی 16 ئۆکتۆبەر نامانەوێ مامەڵەیان لەگەڵدا بکەین نامانەوێ ئەو سیمایانەش لە کەرکووک بمینێتەوە باش ئێوە دەتوانن بەبێ ئەم گروپە چارەسەری کێشەی کەرکووک بکەن ئێمە لەگەڵ یەکێتیدا هەستا لە گفتوگۆداین بۆ پێگەێنانی حکوومەت بۆ چارەسەرکردنی کێشەکان و لەو ماوەی چەند هەفتەی پێشوادی چەند جارێک دانیشتن و بۆچوونی منیش لە ڕۆژانی ئایندەشدا دانیشتنی کەش بەردەوام دەبێت بۆ چارەسەری کێشەکان. دۆست خورماتوو ئاوارەیت بەڵێ لێرە دەژی بەڵێ بۆ ناگەڕێیتەوە دووس بۆچی بگەڕێمەوە ئەمانی تیانە و کورد مسەیتەر نییە لەوێ و حەشدی تورکمانی مسەیتەرە و بە کەیف خۆیان هەوەسیان بێ هەرچی بکەنێکن و بۆچی بگەڕێمەوە دۆخی ئاوارەکان بەگشتی چۆن ئێستا وەڵڵا خراپە بە تەمای چین هەردەمی نێنەوە چاوەڕێی چی دەکەن حتا ئاڵای کورسان نەگەڕێتەوە بە ئاڵای کورسان و نەگەڕێنەوە هەر لەیرابی باشە خەڵکی شوێنێک دووس خورماتوو تۆش دووسم مەڵێ باشە دۆخی دووس خورماتوو چۆن دەبێت والله دۆسی وەزعی دووس خورماتوو خراپە باش نییە بەڵام ئەوانەی کە لەوێن
تعدا و زوڵم لە خەڵکەکەن بۆ ئەوان زۆر باشە. ئێستا کێشێکی گەورە لە ناو حزبەکان هەیە ینی ئێوە چی دەڵێن وەکو هاوڵاتیە وەکو خەڵکی ئەو ناوچانە؟ وڵای ئێمە بە وەکو هاوڵاتی و بەڕێ ئێمە هەموو حزبەکانی یەک بن باشترە بگەڕێنەوە خۆی هەموو حزبەکان لە کەرکووکە بەس پارتی تێدانە کەرکووک بەڵام خەڵکی بە شەرەفی شاری کەرکووک چاوەڕێ ئەوەیە تا پارتی بە ئاڵای کوردستانم بگرێتەوە ئەو شارە مستی عایلە لەسرم بووی ساگە دووی بەجێڵاو خۆم لێرە تۆ کوێنەوە لە کەرکووک و دووزم گەشتبینی بۆ داهاتوو من زۆر گەشت بینم ئەوەی کورد نەهامەتی مابینێ ئەوەی نەیبینێ نازانیە ئەوەی ماڵی نەڕۆخاوە نازانێ ئەوەی ماڵی ناتەقاوە نازانێ ئاوارە زۆر لێرە هەنە هەمومان ئاوارین ئاوارە هەمومان زەرمەندین بەڵێ زۆرن زۆرین چەند دەبن ئێمە لە عێراقی نزگەی 300 ماڵ ئاوارین 300 ماڵ بەڵێ کەسشی ئامادە نییە بگەڕێتەوە ناگەڕێن من بە حەیاتی حتا بە ئاڵای پارتی و ئاڵای کوردستان نەبێ ناگەڕێمە نەبۆ کارگو نەبۆ دووسمات. زیاتر لە 300 خێزان کە ئاوارەی شاری هەولێر بوونە دانیشتووی کەرکووک و دووسخورمات و ناوچە کێشە لە سەرەکانن ئێستا لە گەڕەکێکی شاری هەولێر نیشتە جێبوونە ئەوان دەڵێن لە ڕابردوودا بەدەنگ و خوێن ئێمە هەوڵماندا کەرکووک و ناوچە کوردستانیەکان بپارێزین بەڵام ململانەی حزبی و بەرژەوەندیە تایبەتیەکان وای کرد هەموو هەوڵەکانمان بەفیڕۆ بچێت هەموو خەڵکی کەرکووک ئێستا چاوی لە حزبەکانی کوردستانە یەکڕێزی دروست بکەن و شکۆ و کەرامەتی کورد بۆ ئەو شارە و ناوچە کوردستانیەکان بگەڕێنەوە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.